بەڵگە قورئانی سوڕەتی ئەلقەسەس قورئان پێیوتین عەقڵ بە گەورەی و بچووکی نییە، بەوە نییە کەسێک تەمەنی زۆرە یان تەمەنی کەمە، بەوە نییە کەسێک ئافرەتە کچێکە یان پیاوێکە یان کوڕێکە. قورئان ستایشی ڕۆڵی ئەم کچەی کرد و ئەم ئەلقەوی و ئەلئەمینەی کرد بە بناغەیەک بۆ هەڵبژاردننی کاربەدەستی سەرکەوتوو بۆ خۆی و بۆ گەلەکەی لە وڵاتدا. هەروەها لە قورئاندا لە سوڕەتی ئەننەمل ئاەتی 34 دا لە باسی مەلەکەی سەبەدا باسی بنەمای حکومڕانی سەقەت دەکا. کاتێکەوە سولەیمان نامەی بۆ ناردن، ئەویش بە مەلەکەی خۆی بە پەرلەمانەکەی خۆی ود نامەیەکی زۆر بەڕێز و جوان و بە حورمەتم بۆ هاتووە لەلایەن کەسێکەوە کە دەڵێ پێغەمبەری خوام ناوی سولەیمانە. ئایا ئێوە دەڵێن چی؟ هەمویان وتیان دیفاع لە وڵاتی خۆمان دەکەین، با بێمنە دەبێ، با بێ شەڕی لەگەڵا دەکەین، بەرەو ڕووی دەبینەوە. بەڵام ئەم ژنە ئەم مەلەکەی سەبە کە دەڵێن ناوی بەڵقیس بۆەوە مەشهورە لە هەندێک کتێبە، یەک دێڕیوت قورئان تۆماری کردووە بەڵگەی بەهێزی عەقڵی ئەو ئافرەتەیە. وتی ئین الملوک ئیذا دەخلوا قەریەة ئەفسەدوها وجعلوا أعزة أهلها أذلة وكذلك يفعلون. وتی الملوک کەسانی پاشا، کەسانێک کە تەنها مەسلحەتی خۆیان دەوێ، ئەگەر بچنە هەر شارێک و مەملەکەتێکەوە یەکەمیان ئەفسەدوها، ئەو وڵاتە کاول دەکەن، وڵاتەکە دایمە هەمیشە قەرزارە، چونکە زیادەڕەوی دەکات لە بەکارهێنانی پارە بۆ بەرژەوەندەکانی خۆیدا. دووەمیان وەجعلوا أعزة أهلها أذلة، خەڵکی ئازادی خواز و حەقبێژ و دڵسۆز لە ناو دەبا، زەلیلیان دەکا، سجنیان دەکا. وتی ئەو ئەگەر ئەوە پاشایەک بێ و دەست بەسەر ئەم وڵاتی ئێمەدا بگرێ، ئابووریمان هەڵدەتەچێنێ، خەڵکە بەڕێز و دەستپاک و زانا و عاقڵمەندەکەمان هەمووی زەلیل و سەرشۆڕ دەکا، ئەو کاتە وڵاتەکەمان کاول دەبێ. بۆیە وتی من ڕەئیم وایە کەوا جارێ بڕیاری شەڕ و ئاشتی نەدەین، تاقی دەکەینەوە، دیاری بۆ دەنێرین. ئەگەر سولەیمان کە ئەم نامەیە بۆ ناردوین بێت و پیاوێکی پاشا بێ و پێغەمبەر نەبێ، بە دیاریەکان زۆر دڵخۆشە، ئەو کاتە لێمان دەکشێتەوە، یان هەندێک پارەی ترمان لێ داوا دەکا، وڵاتەکەمان تووشی شەڕ نابێ. خۆ ئەگەر دیاریەکانی وەرنەگرت وەگە بە پارە ڕازی نەبوو، ئەوە نیشانەوە پێغەمبەری خوایە. پێغەمبەرانی خوا شەڕیان لەگەڵا ناکرێ، بۆچی خۆمان بە هیلاک بەرین، بۆ گفتوگۆی لەگەڵا نەکەین، بۆ نەگەینە ڕاستی و حەقیقەت. سەیری ژیری ئەم ئافرەتەکە مەلەکەی سەبەئی پاراز لە شەڕ لە ڕێگەی گفتوگۆوە، هەم خۆی موسڵمان بوو، هەم خۆی ڕزگار کرد، هەم گەلەکەی موسڵمان بوو، هەم وڵاتەکەی لە کاولکاری و جەنگ ڕزگار کرد. و پاشانیش هێندە عاقڵ و ژیر بوو، وتی وەئەسلەمت مع سولەیمان لرب العالمین، من هاوشانی سولەیمان تەسلیمی فەرمانی پەروەردگار بووم. یعنی ئافرەتێکی هێندە عاقڵ بوو، نەیگوت من تەسلیمی سولەیمان بووم، من لەژێر فەرمانڕەوای ئەودام. وتی ئەسلەمت مع سولەیمانە، من لەگەڵ سولەیماندا، خۆی کردە هاوشانی سولەیمان پێغەمبەر و پاشا سەلامی خوا لە سولەیمان بێ. وتی من وەکو ئەو، عەقڵم وەکو ئەوە، بیر و باوەڕم وەکو ئەوە، لەگەڵ ئەوە تەسلیمی فەرمانی پەروەردگار بووم، تەسلیمی ڕەبی عالەمین بووم. بە عەقڵی ژیری ئەم ژنە مەلەکەی سەبە حەزارەت و شارەستانیەتیان تێک نەچوو، دڵۆ پێخوێن لە وڵاتە نەڕژە، وڵاتەکە کاول نەبوو. و باسی ئەوەشی کرد ملوک، هەر وڵاتێک مەلیکایەتی چۆ ناویەوە، ملوک واتە دەسەڵاتدارێک کە تەنها خۆی و کورسیەکەی دەبینێ، وڵاتی بەڕێوە برد، دووشت دەکە ئەفسەدوها، ئەو وڵاتە لە ڕووی ئابووریەوە دەتەپێ، دایمە خەڵکێکی قەرزار، دایمە بودجەی وڵات کەم، دایمە خەڵک بێکار، خەڵکێک پڕ و تێر، خەڵکێکیش قڕ و برسی، چینی ناوە نامێنێتەوە. وجعلوا أعزة أهلها أذلة، ملوک دەسەڵاتدارێک کە شایانی دەسەڵات نییە، خۆی سەپاند بەسەر شوێنێکە، هەموو خەڵکی ئازادی خواز و بەڕێز و بە حورمەت و دڵسۆز بە گەل و نیشتیمان زمانیان دادەخرێ، زەلیلیان دەکا، لە سژنەکانە توندیان دەکا. بۆیە وتی باشترین حەل ئەوەیە ڕێگەی گفتوگۆ بگرینە بەر لەگەڵ سولەیمان و پاشان خۆی وڵات و نیشتیمان و گەلەکەی لە شەڕ پاراست. بەڵام لەولاوە عەقڵی فیرعەونیمان هەیە. فیرعەون کە خۆی پیاوێک بوو، خۆژن نەبوو،
ئایا عقلی پیا و بەهێزترە لە عقلی ژن نەخێت ئەوە تەم مەلەکەی سەبە وڵاتەکەی ئاوەدان کرد بەڵام فیرعون هەر چەند پیاوێک بوو دەیوت ما ئوریکم ئیلا ما ئەڕا وما ئەهدیکم ئیلا سەبیلە ڕەشاد ئەو خەڵکە کە بە ملیۆنان خەڵکی وڵاتی میسری ئەو کاتەیە و لەژێر دەسەڵاتی مندایە نابێت چاویان شتێک ببینێ کە من نایبینم یعنی چاوی خۆتان داخن ئێوە چاوبن و خێنن ئێوەکو نابیناوا بن من دەبینم لە جیاتی ئێوە هەروەها ڕێگا هەر ئەو ڕێگا ڕاستەیە کە من نیشانی ئێوەم داوە غەیری ئێوە هەمووی بەتاڵە